هۆکارەکانی زۆرن، بەڵام ئەو هۆکارانی کە زۆر باوێن زیاتر بەهۆی ناتەندروستی خواردن و خواردنەوە. خواردنەوە بە دەرەجەیەک بە تایبەتی ئاو ئەگەر بێت و بە ڕێژەیەشی زۆر کەم بخورێ، کەمتر لە 10 بۆ 12 گلاس ئاو بخورێتەوە، ئەوە نەخۆشەکە لەوانێت تووشی بەردی گورچیلە ببێ. لە ڕۆژێکە 10 بۆ 12 گلاس کەمتر ئاو بخورێتەوە لەوانێت تووشی ببێ. هەندێک زاریش لەوانەیە ڕێژەی پێویست بخورێتەوە، بەڵام کێشەکەمان نەوەیە بە ناتەندروستی ئاوکە ئەخورێتەوە. واتە لە بینی ژەمەکان بە شێوازێکی یەکسانی تەوزیع ناکرێت. ئاو بە ڕێژەیەکی گونجاو و زۆر بێت و کاتەکانیشی زۆر پێویستە. زۆر جار نەخۆش دێ بۆ لای پزیشک دەڵێ دکتۆر من ئاوێکی زۆرە خۆمەوە، بەڵام کە پرسیاری لە ئەکەین دەڵێن چ کاتێک ئەیخۆیتەوە ئەڵێ بەیانیان زوو هەڵاستم، ئەوە شتێکی باشە بۆی ئەو کۆمەڵە ڕمڵەی یاخود ئەو خۆیانێک کە لە گورچیلە نیشتووە هەتاوەکو کاڵەکە نەبێ و نەبێ بەبەر شتێکی باشە، بەڵام تەنیا لەو کاتە بەتەنیا کاتێکی گونجاونی بەتەنیایی، بەڵکو ئەبێ دابش بکرێ بە شێوەیەشی یەکسانی لە بینی ژەمە خۆراکەکان، چکە هۆکاری سەرەکی دروستبوونی بەردی گورچیلە ئەو مادانن کەوا لە خۆراکەکانەوە وەرەگیرێن، بەڵام ئاوەکە یارمەتی ئەدا بۆی ئەو خۆیانە کاڵەکە نەبن و لە ڕێی ڕێڕەوی میزەوە فڕێ بدرێن. بۆیە ئاو خواردنەوە بە شێوەیەکی زۆر و بە یەکسانی لە بینی ژەمە خواردنەکان کارێکی زۆر پێویستە بۆ تەندروستی مرۆڤ. ئەو خواردنانەی کە ئاویان زۆری تێدایە ئەوانیش ڕێگرە بن؟ بەڵێ ئەوەش پرسیارێکی جوانە، یعنی زۆر کەسێ دەڵێن ناتوانم ئاو زۆر بخۆمەوە، وا ڕەهاتوە هەرچەندە ئەتوانی خۆی ڕابێنی لەگەڵەوەی زۆر ئاو بخواتەوە، بەڵام بەدیلی ئاویش ئەو خواردنانەی بە تایبەتی میوە، سەوزە و هەندێک شەربەتی سروشتی وەکو پرتەقاڵ، لیمۆ هەم سوودی دەبێ بۆ بەردەکەەوە بۆی دروست نەبێ، هەم تا ڕادەیەکی زۆریش جێگەی ئاوەکە ئەگرێتەوە.